اعتذاري عن التكليف راجيا تفضلكم بقبولها. دوای ململانەیەکی زۆر لەسەر چۆنیەتی پێکێنانی حکوومەتی نوێ لە عێراق دوجار هەوڵەکان شکستیان هێنا و محەممەد عەلاوی سەرۆکوەزیرانی ڕاستپێردرا و کشانەوەی خۆی لە پێکێنانی کابینەکە ڕاگەیاند. کورد یەک هەڵوێز بوو لە بابەتی پێنەدانی متمانە بە کابینەی نوێی عێراق بەو پێی بە گوتەی بەرپرسانی هەرێمی کوردستان لە کابینەی عەلاوی ڕەچاوی ماف و داواکاری پێکاتەکان و تایبەتمەندی هەرێمی کوردستان نەکرابوو. بەرپرسانی ئەمریکی لەسەر ئەو پرسە هۆشداری دەدەنە حکوومەتی داهاتووی عێراق و دەڵێن لە ئەگەری پارێزراو نەبوونی پێگەی کورد و کەمایەتیەکان هەروەها دەستەبەر نەکردنی مافەکانیان باجەکەی دەدەن. من پێم وایە لە زۆر ڕێگای جیاوازەوە و بە ئامرازی دیپلۆماسی و گوشاری ئابووری لەسەر حکوومەتی نوێی عێراق دەتوانین وا بکەین کە پێگەی دۆستە کوردەکانمان و پێکهاتەکانی دیکە پارێزراو بێت و هۆشداری بدەین کە ئەگەر مافی دۆستەکانمان لە هەرێمەکە دەستەبەر نەبێت ئەوە باجەکەی دەدەن. ئەم ئەندامەی کۆنگرێز پێی وایە ئەو بڕیارانەی حکوومەتی داهاتووی عێراق دەیدات دەبێت هاوبەشی تێدا ڕەچاو بکرێت و جەختیش دەکاتەوە کە ئەو بابەتە لای ئەوان گرنگە و بەوردی چاودێری دۆخەکە دەکەن. کورد هاوپەیمانێکی بەهێزی ئەمریکان و داڕشتنی سیاسەتی ئێمەش لێرە کاریگەری هەبووە لەسەر حکوومەتی عێراق و بە کوردەکانیشەوە. پێویستە هەم بڕیارانەی دەیدەن هاوبەشی تێدا ڕەچاو بکرێت. دەبێت ئەوە بزان کەەوە بەلای ئەمریکاوە گرنگە و چاومان لەسەرێتی. لە سەرەتای مانگی شوباتی ئەم ساڵە و دوای دەستەکار کێشانەوەی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق و ڕاستپاردنی محەممەد عەلاوی بۆ پێکێنانی کابینەی نوێ بارودۆخی سیاسی عێراق ڕۆژ لە دوای ڕۆژ ئاڵۆزتر بوو. دەستنیشانکردنی بەشێک لە وەزیرانی سوننە و کورد بەبێ ڕاوێژکردن بە هاوپەیمانی هێزەکانی عێراق و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ناڕەزایەتی زۆری لێکەوتەوە. هاوکات شێوازی دەستنیشانکردنی عەلاوی و پێکاتەی حکوومەتەکەی بۆ جێی ناڕەزایەتی بەشێکی شیعە بەتایبەت هاوپەیمانی دەوڵەتی یاسا. ئەوە ژوای کرد محەممەد تۆفیق عەلاوی سەرگۆزیرانی ڕاستپێردراوی عێراق بڕیاری کشانەوە لە پێکێنانی کابینەکەی بدات و پرۆسەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق گەڕایەوە خاڵی سەرەتا کە بریتە لە دەستنیشانکردنی بەربژێرێکی دیکە و ڕاستپاردنی لەلایەن سەرۆکۆمارەوە. وریا عوسمانی، کوردستان 24، واشنگتن.